ئایزانی ئێمە دووبارە سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامی نوۆچین لێ تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان کاتێک نیشتیمان ئەبێتە جوگرافیایە کە خەونەکان تایە بەدینایەن لەو کاتەیە مرۆڤ ناچار بە سەختترین بڕیارەکات ئەویش کۆچە کە ئەمە ئەو تابلۆیە کە دەرهێنەرێکی گەنجی کورد بە دیدێکی هونەری باڵاوە ئەم تابلۆی کردوتە کورتە فیلمێک و بە ناونیشانی مردن لە نێوان ژیاندا کە ئەم کورتە فیلمە لە چەند فیستیڤالێکە بەشداری کردووە خەڵاتی بەدەستهێناوە لە نوێترین دەستکەوتیدا لە نێو 100 فیلمی بەشدار بوو یان زیاتر لە 100 فیلمی بەشدار بوو لە فیستیڤاڵی نێودەوڵەتی عێراقی گەنجان توانی ببێتە براوەی خەڵاتی باشترین فیلم لە فیستیڤالەکەدا. دەرهێنەر ڕێکار بەرزان وەکو دەرهێنەری کورتە فیلمەکە لامان میوانە و باسێک لە فیلمەکە کاکڕێکار سڵاوت دەبێ و زۆر بەخێر بیت پیرۆزبایی ئەم دەستکەوتە شلێکە. زۆر سپاس بۆ ئێوە بۆ کەناڵی جوانی کورسات ئەو زۆر سپاس بۆ میواندارێکش. زۆر بەخێر بیت. کاتێک لە 100 فیلم زیاترە ناوی فیلمەکەی ئێوە خوێنرایەوە وەکو باشترین فیلم لە فیستیڤالەکەیە هەستە چۆن بوو؟ وەڵی تەمان هەستێکی خۆشە. ئێمە وەکو فیلمسازان لە کوردستان و بەتایبەتیش لە سلێمانی کە بە قورسێکی زۆرە کە تا توانین فیلمەکانمان دروستکەین و هەتا خۆناغی دوای دروستکردنی فیلمەکانیشمان دادنە دەروی فیلمەکانمان بە خۆناغێکی سەختە ئاڕوە و لەبەروی ئێمە بەداخەوە هەتاکو ئێستا خاوەنی وڵات نین لە ناو چوارچەوەی وڵاتێکی ترین بۆیە ئەم شتە بۆ ئێمە لە هەموو ڕێکەوە تۆزێک قورسرە بێ. بە خۆشحاڵیەوە لە بەشداریکردنێکی تری کورتە فیلمی مردن لە نێوان ژیاندا لە فیلم فستیڤاڵی عێراقی لاوان بەشدار بوو کە زیاتر لە 100 فیلم تێدا بەشدار بوو و لە ناوی شیانە 40 فیلم هەڵبژێرابوون بۆ ناو فستیڤاڵەکە و لە ناو ئەوە 25 فیلم نۆمینێت بوون بۆ ئەوەی کە خەڵات بەرنەوە و ئێمە بە سوپاسەوە و بە خۆشحاڵیەوە بووینە براوەی باشترین فیلمی عێراقی لە ناو فستیڤاڵەکەیە. بە خۆشحاڵیەوە چەند خەڵاتە بوو لە فیستیڤاڵەکەیە و چییە بوون ئەوانەی تر کە خەڵاتیان برد؟ فستیڤاڵەکە پێگات بوو لە 4 خەڵاتی سەرەکی کە خەڵاتی باشترین فیلمی عێراقی و خەڵاتی لیژنەی داوەران و خەڵاتی سیناریۆی فیلمی نێودەوڵەتی و هەروەها خەڵاتی فیلمی نێودەوڵەتی و بە خۆشحاڵیەوە دوو خەڵات کە تایبەتە بە ناو خۆی وەکو چوارچەوەی عێراق کە بەشداری دابێت خەڵاتی باشترین فیلمی عێراقی کە کورتە فیلمەکەی ئێمە بە خۆشحاڵیەوە براوە بوو و خەڵاتێکی تریش کە خەڵاتی لیژنەی داوەران بوو هەروەها ئەویش فیلمسازێکی کورد لە شاری کەرکووک کە کاکۆزان شێرزاد بوو کە بۆ براوەی خەڵاتەکە بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو دوو کورد لە ناو فستیڤاڵەکە بە هەردووکمان بووینە براوەی خەڵاتبایی لە کاکۆزانی شەکەین وەرگرتنی ئەم خەڵاتە پەیامێکە بۆ هونەرمەندانی کوردستان بۆ سینەماکارانی کوردستان. ئەومان پێڵە کە ئێمە خاوەنی توانای زۆر باشین ئەومان پێڵە ئێمە ئەگەر لە پشتی یەک بین کە خاوەنی خەونەکەی خۆمان بین و بەردەوامی لەسەری ئەتوانین کە شتی زۆر باش دروستکەین و ئێمە خاوەنی کەسانی زۆر باشین کادری زۆر باشین لە ناو ئەم شاری خۆمانە ئەم هەرێمەی خۆمانە کە بۆ هەموو ئێمە کاچینە فستیڤاڵەکانی دەرەوە ئەبینین کە ئێمە هیچ شتێکمان لە گەنجەکانی تر کەمتر نییە بگرە زیاتریشین کە ئێمە لەو ئیمکانەتی هەمانە توانین ئەم دەستکەوتە باشانە بەدەست بێنین و لەبەرەوە جگەی خۆشحاڵی و شانازیەکە من سوپال لێرە و سوپاسی هەموو ئەو هاوڕانم کەن کە بەشدار بوون لەگەڵما لە دروستکردنی ئەم فیلمەکە هەمومان نەزانین کە زۆر بە قورسی ئەم فیلممان دروست کرد بەڵام متمانیان بە من کرد و سوپاسیانەکەم و سوپاسی بەڕێوەبەراتی بەشی سینەمای سلێمانیەکەم کە کاکامەرانی نووری گوڵاڵە و هەموو ئەو کەسانی تریش کە بە سوپاسەوە کە پشتگیرم بوون و متمانیان پێم کرد کە فیلمەکە دروستکەین و لە کۆتاییە ئیشەڵایت وردە بەرهەمەکە یعنی ئەچنینەوە بزانین بێبەچی. ئەم فیلمە لە چەند فیستیڤاڵێکە بەشداری کردووە؟ ئەم فیلمە تازە دەستمان کردووە بەڵام نزیکی ساڵێک کەمترە دەستمان کردووە بە بڵاوکردنەوەی تا ئێستا ئەوەی کە تا ئێستا هەیە نزیکی 10 فستیڤاڵی ناوخۆی نێودەوڵەتی ڕۆشتووە و خاوەنی 4 خەڵاتە تاکو ئێستا و لە ماوەکانی داهاتووشە هەر لە ماوەی ئەم مانگەیە لە 3 فستیڤاڵی تر بەشدارە بێت و ئەوەی تریش با بمێنێ بۆگادی ئەو کاتش باسی یەکەین کە لە فستیڤاڵەکانی تریشا و دڵنیام سەرکەوتنی باش بەدەستە هێنێت. هەر تایبەت بە فیلمەکە چیرۆکی فیلمەکە
باس لە کۆچەکات بەڵام چی وای کردو لە فیلمەکەیە ئەمەندە سەرنجڕاکێش بێت کە سەرنجی هەم لیژنەکانی فیستیڤالەکان ڕابکێشێت هەم سەرنجی بینەرانی ڕابکێشێت. زۆر سپاس کاکەوەن بەڕاستیم ئەم پرسیارە هەموو کاتێک کە باسی ئەم فیلمەکەیان پرسیارە لەم نەکرێت چونکە بابەتی کۆچ بابەتێکی بە درێژایی مێژووی مرۆڤ خەریکی کۆچ بووە کۆچی کردووە و بابەتێکی نوێ نییە بۆ هەتا بۆ بەخامی بۆ بەرهەمی فیلمی بەڵام من کە سیناریۆکەم نووسیەوە جۆری سیناریۆکە و ستراکچەری سیناریۆکە کە پێگات بوو لە جۆرێکی نوێترم هەوڵدا بنووسم کە ئەتوانین بڵێن ڕیسک بوو لەو کاتەیە کە جۆری پارەڕێڵ و لۆن لینیەر لە هەمان سیناریۆە هەبێت کە کارکتەرێکمانەی لێ کاتە لە دوو شوێنایە و ئەم کارکتەراوی بە نوێنەرایەتی چەند گەنجێک نەک گەنج و حەز ناکەم بچمە ناوەڕۆکی دیتێڵی ناو فیلمەکەەوە لەبەروی کە ئەو چێژە ئەمێ بمێنێتەوە بۆی کە ئەوەی کە بینیوێتی دڵنیام چێژی دەبییەوە ئەوشی کە نەیبینەوە بۆی کە لەم نزیکانەیە لە فیلم فیلمی کوردی لە سینێمانی لەوێ بەشدارە کاتە 11 هیوادارم ئەوانی کە بینەری تا ئێستا بینەری ئەم فیلمە نەبوون بێن لەوێ ببینن فیلمەکە. ئەم سیناریۆیە چەند چیرۆکێکە لە ناو یەک کارکتەرێکە بێ بە نوێنەرەتی چەند چیرۆکێک گێڕانەوەکەی هۆکارێکی سەرەکیە بۆ ئەم فیلمە. دووەم شێوازی دروستکردنی ئەم فیلمە ئەگەر ببین لە ڕووی پرۆدەکشنەوە کە ئێمە ئاوا ئەیبینین هیچی کەمتر نییە لە فیلمەکانی کە لە دەرەوە دروستەکەی و بگرە لە ئاستی ئەوانەوە ئەگەر زیاتریش نەبێ و جۆرێتی دەرهێنان و سینەماتۆگرافی و هەموو ئەو کەسانی کە لەگەڵ مابوون هەمویان بە شەو نخونانە پێشمەرگانە ئیشیان کرد لە میشە لەبەرەوە جێدەستی هەمویان دیارە لەناو میشە و جۆری چیرۆکەکەش چیرۆکێ بوو کە سەرنجڕاکێشەکەی لەوەیە کە ئەتوانی هەموو کەسە خۆی تا بمێنێتەوە. چەند ئەم بەشێک لەم چیرۆکە کە هەبوو وەکو بڵێ خەمێک و داخێک بوو لای من کە ئەوەی کۆمەڵە گەنج بوو کە چەند ساڵێک پێش ئێستا کە ئەیکێک لە چیرۆکانی ئەم میشە ئەوێ چوونە بەڕێگای شاحینە چوونە دەرەوە ئەوەی کە بە کامیۆنی گەورە ڕۆشتن و بەداخەوە لە ناویانە هەمویان خنکان لەبەری کە هەوایان نەبوو چیرۆکەکە ڕاستەقینە بوو بەشێکی چیرۆکی ئەم فیلمە ڕاستەقینەوە ئەمە داخێک بوو لە لای من و دڵنیام لای هەموو ئەو هاونیشتمانانی کە لە کوردستانە ژیان ئەمە ئەمیس یەکێک بێ لە ئەلەمەنتەکانی ناوینەکەم چەند چیرۆکیشی تری ورد و ناوەڕۆکی و درامی و خۆشەویستی و زۆر شتیتر لە خۆگرەی یەک پارچە نیە لە کۆتایەک و مۆزایکێکمیم کۆ کردەوە و سیناریۆیەکم لێ باشە کاک ڕێکارگەڕانەوەی چیرۆکەکە تا چەند قورس بوو کارکتەری سەرەکی ڕوبەڕووی سێ چیرۆکە بێتەوە ڕزگار بوون یان گەڕانەوە یان مردن باشە گێڕانەوەی ئەم چیرۆکە بۆ کارکتەرەکە لە کاتێکی کەما و کورتە فیلم قورس نەبوو بە دڵنیاییەوە قورسترین بەشی ئەم کورتە فیلمە گێڕانەوەکەیەتی جۆرێتی دروستکردنەکەیەتی لەبەرەوەی کە ئەبوایە ئێمە هەستمان بە هەموو ئەو ڕووداوانە بکردایە و ئەکتەرەکەم کاک دیاکۆ یەکەم جاری بوو کە نواندم بکە و بۆ من ئەبوایە کارکتەرێکم دۆزیاتەوە کە خۆی ینی لە ڕووی فۆرمی و ناوەڕۆکی و ئامادە بووایە ئەم بۆ ئەکتەرێکت هەڵبژارد کە یەکەم جاری بۆ نواندم بکات مەبەستت هەبوو زۆر کات حەزەکەم ئەوانی کە هەڵێ بژێرم یەکەم جاریان بێت لەبەرەوەی هەست بە چێژی ینی باوەڕ پێهێنراوی ناو ئینەکە بکەم هەت جوانە بە سوپاسەوە من دوو ئەکتەری زۆر باشم لەگەڵا بوو کاکزایر غەریب و خات و بەیان زەریفی کە هەموو کاتێک من فیلمەکانم ئەگەر تەنانەت ئەگەر ڕۆڵێکی بچووکیش بێ بە سوپاسەوە لێم قبوڵەکەن کە بەشدار بن دێ حەزەکەم بەشێک بن لە ناو فیلمەکانی من ئەو دوو هونەرمەندە گەورەیە لەگەڵ من نابوون لەم کارەیە بەڵام ڕۆڵی سەرەکی کاک دیاکۆ بینی و زۆر حەزم کرد کە کاک دیاکۆ بە سەرکەوتوشیەوە کاک دیاکۆ یەکێ بوو لەو ئەوانەی کە جوانی بەخشی بە ئیشەکە و ئێستا لەم زوانەیە لە فیلمێکی گەورەی نێودەوڵەتیا بەشداری کردووە و هیوای شەکردنی بۆ خوازم باشە بۆ شوێن کێشەتان بۆ دروست نەبوو بۆ وێنە گرتنی ئەم فیلمە سوتانە کوێ بینی بەشێکی تری ئەم سواسکەم پرسیارە کرد بەشێکی تری چالنجی ناو ئەم فیلمە دروستکردنەوەی لۆکیشنەکان بوو چکە ئێمە ئەوروپامان هەیە کەمپەکانمان هەیە ناو دارستانمان هەیە چەند شوێنێکی ترمان هەیە کە ئەبوایە باوەڕ پێهێنەر بووایە و من خۆم باوەڕم کردا پێش هەموو کەسێک ئەم شوێنە ئەو شوێنەی لە ڕاستە هەتۆنە من ڕیسەرچێکی زۆرم کردبوو حتا چوونە دەرەوە بۆ ئەوی کە بتوانین ئەم لۆکیشنە ڕاستەقینەکان بدۆزینەوە شوێنی لۆکیشنی ئەم فیلمە ناو سلێمانی و چواردەوری سلێمانی بوو
بەڵام بە سوپاسێکی زۆری کاک بەرهەم تەیب کە ئارت دایرێکتەری ئەم کارە بوو بەڕاستی هونەرمەندێکی گەورەی لێرەوە مێ سوپاسی بکەم کاک بەرهەم جار پێڵێن خاڵەجان کە دەستێکی زۆر باڵای هەبوو لە میشە کە دیکۆریشنی ئەم کاری بۆ ئێمە ینی هەموو کارەکانی کاک بەرهەم وەکو وێنەیەک وایە وەکو تابلۆیەک وایە کە دروستەکە بۆ ئێمە کە هەر کەسێکم فیلما بینە ینی گومانەکە لەوەی کام فیلمە لە ڕاستیە لە سلێمانی تەسویرکرا بێ بەڵام بە سوپاسەوە کە لۆکیشنەکانمان هەموو لێرە دروست کرد هەرچەنە بەجێتێکی زۆر ئەکەوت لەسەر ئێمە بەڵام ئێمە هەر ئەمانویست ئیشەکە بەو کوالیتیە بێ هەرچەنە لەسەر خۆمان زۆر بکەوێ بەڵام لە کۆتاییە ئەنجامێکی هەبێت بۆ گەشتنەوە ئەنجامی کەویستە سوپاس بۆ خوا گەشتنەوە ئەنجامی دەستان خۆش بێت سەبارەت بە ناونیشانەکەی مردن لە ناو ژیاندا ناوێکی فەلسەفیە ناوێکی قورسە بۆچی ئەم ناوەتان هەڵبژارد لە ڕووی کۆنتێنتەوە ناوەکە لە ڕووی ڕسمانوانیەوە هەڵێ مردن لە نێوان ژیاندا بەڵام ئەم ناوە ئەم فیلمە ناوەکەی بەشێک ئەبێت لە کۆتایی فیلمەکە بەشێک ئەبێت لە ڕووداوەکانی ناو فیلمەکە ینی ئەم ناوێکی ناوێک نییە دانراوێت بۆ سیناورەکە ناوێکە لە ناوەڕۆکی ئیشەکەیە و ئەبێت بە بەشێک لە پڵۆتی ناو ئیشەکە حەزەکەم بیبینن بۆ ئەوەی کە ئەوانی کە ناوێەوەی کە لیان نەکەم بەشێکی تێگەیشتنی ئێمە لە ناو ئەم فیلمەیە پێویستە بێ بە ناوەکەەوە بەتاوچکە ئەم فیلمێمە لە 3 پارت پێگێت هەر پارتی باشی بەسی باز لە شتێکەکە بەڵامی تر لە کۆتاییە کۆکردنەوەی ئەمینە ناوەکە بەشەکە بێت لە جێڕانەوەی فیلمەکە باشە سینەمای کوردی گەشتوتە و کاتی کە ئەبێ بەهێزتر لە کێبڕکەکانە بەشداری بکات سینەمای کوردی خەریکە بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە ئەوەی کە بێتە سەرباسی سینەمای کوردی ئێمە هەوڵەکانمان هەوڵی تاکە کەسیە ینی هەوڵێک نین کە کەسانێک مەسای ئێمە خەریک بین فۆرمێک و ئەم شتارێمە نین خەریکێمە بین لە عێراقیش هەمان مشکلیان هەیە لە وڵاتانی زۆر وڵاتانی تریشی ئێشتا خاوەنی ئەوە نیم لە سینەمای هەوڵەکان هەوڵی تاکە کەسین هەوڵی ئەوانن کە هەر ئێمە خەریکی ئەوەین کە شەپۆلێک دروستکەین شەپۆلەکانی ئێمە خەریکن ئێشتا ماومانە بەڕاستی ناتوانین بڵێن لەسەر شتێک ڕێکەوت چکە هەر ئێمەگە دیقەتی ئەوە بین هەر جارە فیلمێک زۆرێک فۆرممانێ بۆ جێڕانەوە دەرهێنەرەکانمان خەریکەنە شتە دروستەکەن و ناسراوی ئێمە بۆ سینەمای کوردی لە ڕێ ئەوە کام دەرهێنەرەمان زۆرتر خەڵاتی بدۆ زۆر زیاتر ناسراوتر بووە فۆرمی سینەمای کوردی بۆ ناسراوە بەڵام ئێمە وەکو گشتی ئەگەر هەر 4 پارچەش دابنین ئێمە ئێشتا لەوەیان لە خەریکی دۆزینەوەی بووین باشە سینەما ئێستا بەتایبەت ئەگەرم فیلمەی تۆ باسی بکەین چیرۆکی فیلمەکە کە باز لە کۆچەکە کە ڕەنگە سینەما ناتوانێت کۆچ ڕابگرێ یا ئەم کورتە فیلمە ناتوانێت کۆچ ڕابگرێ بەڵام ئەکرێت بڵین هۆشیارێکی گشتی بڵاوکاتەوە من ئەم فیلمەکە دروستم کردوتم ئیشی من ئەوە نییە بەڕاستی نەسحەتی خەڵکم چکە بەڕاستیە بەشێکی فیلمسازیشی ئەوە نییە کە نەسیحەتی خەڵکە چکە خەڵکی ترێ نەسیحەتی خەڵکە من پیشانانی ڕووی بینینی منە بۆ کۆچ یەک دەڵێم لەم فیلمەیە کە لەوانەیە تو ئێستا لە چاڵێکی هەستی لە چاڵێکی تاریکای و دەرچوونە نییە بەڵام چی زەمانێک هەیە چی گەرنتێک هەیە کە دوایمە کایتە لەمەوە نەکەویتە چاڵێکی لەوە قوڵترەوە ئەم فیلمە لەسەر ئەوە بنیاتنراوە یان مەسەڵەن بیبینی ئەڵێ لە سەرەتای فیلمەکە ڕستەیەکمە ئەڵێم ئەگەر شتێک نەتوانی لێ ڕاکەی لەگەڵی ڕابێ ئەم پەیامەشم هەیە لەم فیلمەیە ئەوەی کە بتوانم کە خۆت قەرار بە لەوەی کاتوانی مەسەن تۆ لە کامیانە خۆ دەبینیتەوە لەبەرەوە من لەم فیلمەیە بەڕاستی ئینم نەکردووە ئەوم نەکردوتە سەرەوەی کە بەڕاستی بڵم باشە یان خراپە چکە هەر کەسەوە کارێکی خۆی لەوانێت دڵشکانێ بتوانێت گەورەترین یان گەورەترین تاوانکار لە بچووکترین تاوانەوە دروست بێت لە مناڵی یا مەسەن شتێکی بەرامبەر کراوێ یان لە گەورەی یا شتێکی بەرامبەر دڵشکانێک دەتوانێت کەسێکی زۆر باشە بگۆڕێ بۆ کەسێکی زۆر خراپ یان بە پێچوان دەستان خۆش بێت هەنگاوی داهاتوی کاگڕێکار وەکو دەرهێنەر لە چ فیلمەکە بەشداریە بێت و چ پلانێکی نوێ هەیە پلانی نوێم بۆ ساڵی 2026 ەوەیە کە بەسپاسەوە پارساڵ لە فیلم فۆڕمی زارێ فیلم فۆڕمی زارێ براوی خەڵاتی باشترین سیناریۆ بوون یەکێک لە براوەکان بوون بە سوپاسەوە و دەستگای میدیای کورسات دووبارە بە سوپاسەوە کە سپۆنسەری ئەم دروستکردنی ئەم فیلمانەیە بڕیارە ئەم ساڵ لە کۆتایی مانگی 4 و سەرەتای مانگی 5 دەستکەم بە ئامادەکاری بۆ نوێترین فیلمم و هیوادارم بتوانم ئەم ساڵ فیلمەکە تەواو بکەم و ئەم ساڵ بکرێتە بەر
ئەو بینەرە خۆشی ئێمەشی وادارین دەست خۆش بێت کاگڕێکار زۆر خۆشحاڵ بووین دووبارە پیرۆزبایی دەکەین زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆی بۆ میوانداریە جوانە و سپاس بە کورسات سپاس بۆ تۆش دەست خۆش ئایزانی